بە هیوایی کاتەچ خۆش لەگەڵوانایی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 140 لەو لاپەڕەیە باسی بابەتی گۆشەکان. گۆشە پێک دێ لە دوو تیشک کە هەمان خاڵی دەستپێکردنیان هەبێ، واتە ئەو خاڵە دەستپێکە بۆ ئەو تیشکە و بۆ ئەو تیشکە. گۆشەیەک پێک دێنن لە مابەینی دوو تیشک. هەر یەکە لەو تیشکانە پێی دەوترێ لای گۆشە، لای هەیە و خاڵی دەستپێکردنیش پێی دەوترێ سەری گۆشە. ئەوەی ڕاستیبی سەری گۆشە زۆر شەکی باش نییە، زیاتر دەبا نووسرا بە نووک، وەکو نووچی پێنووس و نۆکی دەرزی و شتیوە. ئەوەش نووکی گۆشەیە، ئەو خاڵەی کە ئێرانە نووکی گۆشەکەی، ئەوەش لای گۆشەکەی، تیشکەکان پێیان دەڵێن لای گۆشە. پاشان هەموو گۆشەیەک بە سێ یان زیاتر لە سێ جۆر دەنووسرێ. بۆ وێنە دەتوانین بڵێن گۆشەی ئە ب ج، یان دەتوانین بڵێن گۆشەی ج ب ئ. هەمیشە نووچی گۆشەکە لە ناوەندەیە، پیتەکە لە ناوەندەیە، وەکو لێرە دەبینین نووکەکە نووچی گۆشە یان سەری گۆشە، یان تەنیا دەتوانین بنووسین گۆشەی ب ئەگەر تەنیا یەک گۆشەمان هەبوو. هەندێک جار گۆشە چیتکەش لێرە هەیە، ئەو گۆشەیە لەبەر هەندێ بە سێ پیت دەینووسین ئەگەر دووسێ گۆشە لە تەنیشتێک بوو. بەڵام ئەگەر هەر یەک بوو دەتوانین یەکسەر بنووسین گۆشەی ئەوها ب، پاشان هێمای گۆشەش لەسەری دانێ گۆشەی ب یان گۆشەی ج ب ئ. ئەوها ئەوجا هێمایەکەش لەسەرێ دانێن، هێمای گۆشە. نووچی گۆشە لای گۆشە، خوێندنەوەکەش گۆشەی ئە ب ج، ج ب ئە، گۆشەی ب، هەمان شتە. بەڵام زۆر گرنگە نووچی گۆشەکە پیتەکە لە ناوەندێبی. زۆر جۆرە گۆشە هەیە. گۆشەی وەستاو، گۆشەی وەستاو واتە 90 پلەیە، ئەوها هێڵک ڕاست و ڕاست، هێڵەکەی دیش ئەستوونە بەسەری، دەتوانین ئەو هێمای لە مابەینیان دروستکەین کەواتە گۆشەی وەستاوە. ئەگەر نەمانتوانی ئەو هێمای دروستکەین، بۆ وێنە ئەگەر گۆشەکە ئەوها بوو ناتوانین ئەو هێمای دروستکەین، ئەو هێمایە دروست دەبی تەنیا، کەواتە ئەوە ئەو سۆرە گۆشەی تیژە. گۆشەی وەستاو گۆشەی کراوە گەورەترە لە گۆشەی وەستاو، گۆشەی تیژیش بچووکترە لە گۆشەی وەستاو. لای گۆشەشمان هەیە و نووکیان سەری گۆشەشمان هەیە. ئێستا لێرە نووسرایە تێبینی بکە ئەو پیتەی کە هێمایە بۆ سەری گۆشەکە یان نووچی گۆشەکە دەکەوێتە ناوەڕاست، دەتوانرێت تەنها خۆی بەکاربهێنرێ بۆ دەربڕینی گۆشە، وەکو لێرە پیتی تەنیا یەک پیت بەسە هەندێک جار. ئێستا چاڵاکی پارچە کاغەزێکی بینە، یەک جار بینوشتێنەوە، دوو جار بینوشتێنەوە، یەکەم جار بینوشتێنەوە، ئەو جارش کەش بینوشتێنەوە هەتا گۆشەیەکت دەستکەوێ وەکو لە وێنەیە. ئەو پارچە کاغەزەی دەینی لە ناوەندێ دەینوشتێنیەوە کە نوشتانتەوە دیسان جارشکە لە ناوەندێ دەینوشتێنیەوە. ئەوجا ئەو گۆشەیە کە بەدەستت دێ لە مابەینی ئەو جێی کە نوشتاندیتەوە دوو جار، ئەوە گۆشەی وەستاوە. گۆشەی وەستاو ئەو گۆشەی بەدەستت هێناوە بەکاری بێنە بۆ ئەوەی دیاری بکەی کام لەم گۆشانە وەستاوە، واتە پارچە کاغەزەکە کە هەتا
داینێ لە لای ئەو تیشکانە بزانە کام گۆشە بەقەد ئەو گۆشەیە کە بەدەستت هێناوە کامە وەستاوە لەوانە، چونکە بە چاو زۆر ئاسان نییە. لێرە تۆزێک دیارە ئەو گۆشەکە کراوەیە، چونکە دیارە تۆزێک گەورەترە لە گۆشەی وەستاو کە دەبینین ئەو ماوەیە کە هەیە لە مابینی دوو لای گۆشەکە هەندێک گەورەیە. بەڵام لێرە بۆ وێنە تۆزێک بچووکترە لە گۆشەی وەستاو، گۆشەی تیژە. لێرەش ڕەنگە گۆشەکە وەستاوبی، ئەوها لێرە تۆزێک بچووکترە لە وەستاو یان وەستاوە، بە چاو هیچ ناتوانین بزانین. تەنیا بەو پێوەرەی کە دروستت کردیە دەتوانی بزانی کام گۆشە وەستاوە و کامیش کراوەیەوە کامیش تیژە. جۆرەکانی گۆشە گەورەبوونی گۆشە بەندە بە ڕادەیکردنەوەی لایەکانی، ئایا لایەکان چەند لە یەک نزیکن یان چەند کراوەنە. گۆشەی وەستا وەکو گوتمان هەمیشە ئەو هێمایە هەیە، چوار گۆشەیەکی گچکەیە. لە چوار گۆشەدا چوار گۆشەی وەستاو هەیە، واتە دەتوانی لێرەش چوار گۆشەک ئەگەر ئەوەی درێژتر کەم ئەو هێمای چوار گۆشەمان بەدەست دەکەوی. گۆشەی تیژ وەکو دەبینن بچووکترە لە گۆشەی وەستاو. ئەو گۆشەی کە بچووکتر لە گۆشەی کراوەش ئەو گۆشەی لە مابینی ئەو هێڵە و ئەو هێڵەی کە دەبینێن تۆزێک گەورەترە لە نەک تۆزەک هەندێک جار زۆر گەورەترە، هەمویان پێیان دەڵێن گۆشەی کراوە. با لێرە تۆزێک تەماشای گۆشەکان بکەین. ئەو گۆشەی لە مابینی ئەو هێڵە و شینە، ئەو هێڵە سەوزەش ئەو گۆشەیە گۆشەی تیژە کە گۆشەی دەخیندرێتەوە، یان تەنیا گۆشەی کە ئەو خاڵەکی هاوبەشە لە مابینی ئەو دوو هێڵە. پاشان ئەگەر بمەوێ ئەمن ئەو گۆشەی بگۆڕم تۆزێک بیکەمەوە، گۆشەکە گەورە دەبی، ئەوها هەتا دێ گەورە دەبی، گۆشەکە ئەوها هێشتا تیژە، گۆشەی تیژە بەڵام تۆزێک گەورەتر بووە، ئەو خاڵەش دێتە ئێرە، ئەو جە هێشتا گەورەی بکەم گۆشەکە ئەوها هەتا دەبیتە گۆشەی وەستاو. هێشتا هەر گۆشەی تیژە، هێشتا تیژە، هەتا بەڕاست و ڕاستی دایدەنێم ئەوها بووە گۆشەی وەستاو کە دەتوانم ئەو هێمایی لێرە دانێم چوار گۆشەی گچکەیە ئەو هێمایی لابم. ئەوە گۆشەی وەستاوە. بێگومان ئەو خاڵەش لەسەر گۆشەکە هێشتا هەیە، هێشتا دەتوانین بڵێن گۆشەی یان گۆشەی یان تەنیا گۆشەی ئەو جەگەرە و گۆشەی هێشتا بکەمەوە هەتا ببیتە گۆشەی کراو، دەبی ئەو خاڵی تۆزێک بینمە خوارێ هەتا بتوانم بزانم دەتوانم تۆزێک لێرە بی. ئەو گۆشەی دەکەمەوە هێشتان ئەوها کە تەمەشا دەکەین کە گەورەتر بوو لە گۆشەی وەستاو ناوی دەبیتە گۆشەی کراوە. ئەوە هەمووی گۆشەی کراوەیە. ئیسان ئەوەی لا دەبم ئەو هێمای گۆشەی کراوە دەبی دیسان ئەو هێمایی دانێینەوە، بەڵام گۆشەکە چونکە کرایتەوە دەبی هێمایەکەش بگۆڕین. هێمایە ئەوە گۆشەی کراوەیە. ئەو جەگەر هێشتا بمەوێ بکەمەوە ئەوها دەیکەمەوە زیاتر دەبیتە گۆشەی زیاتر کراوە، گەورەترە زۆر گەورەترە لە گۆشەی وەستاو. هەتا دەتوانم ئەو گۆشەی دەتوانم کراوەتربی و کراوەتربی هەتا دەگاتەوە سەر هەمان هێڵ کە هەموو گۆشەکە گەیشتەوە سەر هەمان هێڵ دەبیتە یەک خول سوڕانەوەکە. ئەوهاش دیسان دەتوانم گۆشەکەی بچوو بکەمەوە، دیسان ببیتەوە
گۆشەیەکی تیژ. ئێستا ئەوە گۆشەی تۆزە کچکەکەمەوە ئەوها دیسان بووەوە گۆشەی تیژ کە ئەو خاڵە لێرە بوو، ئەو پیتەش لێرە بوو. ئەوها گۆشەی تیژ، گۆشەی وەستا و گۆشەی کراوە. یەکەم جار تیژ، دوایە وەستا و دوایە کراوە. ئەوە لێرە تەواو بووین لە هەر سێ جۆری گۆشە. گۆشەی تیژ گچکەترە و گۆشەی کراوەش گەورەترە لە گۆشەی وەستا و بچمە لای لاپەڕەکی نوێ. لێرە پاش ئەو لاپەڕەی لاپەڕە 141 نووسرایە ساغ بکەوە. جۆری گۆشە چیە؟ بنووسە گۆشەکە وەستاوە یان تیژە یان کراوەیە. گەر تەماشای ئەو گۆشەیەک لە لاپەڕەی کتێب هەمیشە گۆشەکان وەستاون. گۆشەیەکی سەر سێ گۆشەیەکی ڕێک گۆشەکان هەمیشە تیژن. سێ گۆشەی ڕێک. پرسیاری سێ، ئەو گۆشەی کە تەمەشا دەکەین لێرە، ئەو گۆشەیە لە مابەینی ئەو تیشکە و ئەو تیشکە گۆشەی گچکەیە، گۆشەی تیژە. پرسیاری چار، ئەو گۆشەیە دەبینین کرایتەوە، تۆزە گەورەترە لە گۆشەی وەستا و دیارە بە چاو. ئەو گۆشەیەش چونکە ئەو هێمای دەبینم گۆشەی وەستاوە لە مابەینی ئەو هێڵە و ئەو تیشکە و ئەو تیشکە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان: جۆری گۆشە چییە؟ وەستاوە، تیژە، کراوەیە. پرسیاری 6، چونکە ئەو هێمای دەبینم ئەو گۆشەیە وەستاوە. لێرانە پرسیاری 7، چونکە لێرە وەکو دەبینن لایەکان لە یەک دوورن، ئەو جا گۆشەکە کرایتەوە. چونکە لایەکان لە یەک دوورن، لێرەش لایەکان نزیکی یەکن، کەواتە گۆشەی تیژە. بێمە لای پرسیاری 9، لەو سێ گۆشەیە سێ گۆشە هەیە، جۆری هەریەکەیان بڵێ. ئەو گۆشەیە بۆ وێنە ئەوە لایەکان لە یەک نزیکن، گۆشەی تیژە. ئەو گۆشەیە ئەویش لایەکان لە یەک نزیکن، ئەوەش گۆشەی تیژە. ئەو گۆشەیە ئەویش لایەکان نزیکی یەکن، ئەویش گۆشەی تیژە. سێ گۆشەی تیژم هەیە لەو سێ گۆشەیە. چەند گۆشەی کراوە هەیە لەو سێ گۆشەیە؟ تەنیا ئەو گۆشەی ئێرە، ئەو گۆشەیە کرایتەوە، گەورەترە، لایەکان تۆزێک لە یەک دوورن، دەنا ئەوە تیژە، ئەوەش تیژە. دیارە لە سێ گۆشە تەنیا دەتوانین یەک گۆشەی کراوەمان هەبی، هەرگیز دوو گۆشەی کراوە نییە لە سێ گۆشە. تەنیا یەک گۆشەی کراوە هەیە، ئەوانی دیکە هەردووچیان تیژن هەمیشە. ئەگەر هەبی، ئەگەر نا هەر سێکیان تیژن یان یەکەچیان وەستاوە، دووەکەی دیش تیژە. ئەوەیە سێ گۆشە. پرسیاری 11، چەند گۆشە دەتوانی ببینی لەو لاکێشە؟ هەمیشە لەو جۆرە لە لاکێشە 4 گۆشە هەیە، ئەوە 1، ئەوە 2، 3 و 4. هەمویان وەستاون، هەر 4یان، چونکە لاکێشە ئەوهایە. گۆشەکانی وەستاوە، گۆشەی 90 پلە، 4یش هەیە. چەند گۆشە دەتوانی ببینی لەم شێوەیە و جۆری هەریەکەیان بڵێ؟ یەکەمیان ئەو گۆشەی دەتوانم ببینم لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵە، گۆشەکە تیژە. ئەوجا لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵەش، ئەو گۆشەش تیژە. ئەوجا لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵەی پێدەچی گۆشەکە وەکو بڵێ وەستاو بی.
پاشان گۆشەی دی شێوەی ڕاستی بی ئەوەش هەر گۆشەیە کە کرایتەوە، بەڵام جارێ وابزانم نەگەیشتینە ئەو جۆرە گۆشانە. پرسیاری 13 بە وردی سەیری وێنەی بەرامبەر بکە، ناوی گۆشەیەکی تیژ بنووسە، چەند گۆشەی تیژ دەبینی، ناوی گۆشەیەکی کراوەش بنووسە. باشە، ناوی گۆشەیەکی تیژ دەنووسم لێرە، ئەو گۆشەیە هەز دەکەم تیژە، ئەوها ناوی دەنووسم، چونکە بەبەستم ئەو گۆشەیە واتە ئەو پیتەی دەبی لە ناوەندێ بنووسم. دەنووسم گۆشەی ئە ه ج، گۆشەی ئە هەئەکە دەبی لە ناوەندێبی، ئەو جە ج، ئەو جە هێمای گۆشەش لێرە دەنووسم، ئەوە گۆشە چی؟ تیژە. ئەوە نووسیم. ئەو جارەی ناوی گۆشەیەکی تیژم نووسی، چەند گۆشەی تیژ دەبینی، ئەوە گوتمە تازە، ئەوە یەک گۆشەی تیژ لێرە، ئەوە یەک. ئەو جارەی ئەوەش گۆشەیەکی تکە کە تیژە، ئەوە دوو گۆشەی تیژ دەبینم، دوو گۆشەی تیژ. ناوی گۆشەیەکی کراوە بنووسە، ئەو گۆشە کرایتەوە، ئەوە لەگەڵ ئەوەی لە مابەینی ئەو دوو تیشکەی ئەو گۆشەیە کرایتەوە. کوبی نووسم ناوەکەی ئە هە د، دەنووسم ئە، ئەوها هەئەکە لە ناوەندەیە، دوایە د، دوای هێمای گۆشە. ئەو گۆشەی کراوەیە، ئەو گۆشەش هەر کراوەیە، دەتوانم بنووسم ج ه ب، ئەویش هەر کراوەیە، ج ه وە ب، ئەوەش هێمای گۆشەش ئەوها دەنووسم. ئەگەر تەنیا بنووسم ه زۆر هەڵەیە لێرە، چونکە لە خاڵی ه 4 گۆشە هەیە، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، ئەوە 4، لەبەر هەندێک دەبی بە 3 پیت ناوی گۆشەکان بنووسم، 4 گۆشە لێرە هەیە. پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 14 لێکدانی 542 لەگەڵ 6 جاران 2 12، 6 جاران 4 24 و 1 25، 6 جاران 5 30 لەگەڵ 2 32، 3252، 6 جاران 542 کردیە 3000، چونکە 6 جاران 2 12، 6 جاران 4 24 و 25، 6 جاران 5 30 و 32. لێرە 3 کۆ 4 کەوانە جاران 4، یەکەم جار ناوکەوانەکە 3 لەگەڵ 4 دەبیتە 7، ئەو جە 7 جارانی 4 دەکەم یەکسانە بە 28، کەواتە دەبیتە 28 لە خشتەی لێکدان ئەگەر نەمزانی 7 جاران 4 دەکات چەند. پرسیاری 15 تەواو بوو، دەچمە لای پرسیاری 16. شاهۆ 3 کولێرەی پیتزای داوا کرد، هەر کولێرەیەک دابەش کرابووە 8 پارچە، ئایا چەند پارچەیە ئێستا؟ 3 جاران 8 دەکا 24 پارچە. پرسیاری 17 کۆکردنەوەی ئەو 3 ژمارەیە، 5 کۆ 7 12، 12ش کۆ 5 دەکاتە 17، 7ەکەی دەنووسم لێرە، یەکەکەی لێرە دادەنێم، ئەو جە 1 کۆ 8، ئەو دووە 1 و 8 9، 9 کۆ 9 18، 18 کۆ 3 21، یەکەکەی لێرە دەنووسم، دووەکەش لێرە دەنووسم، ئەو 2 کۆ 2 دەکات 4، 4 کۆ 7 دەکا 11، 11ش کۆ 4 دەکا 15، پێنجەکەی لێرە دەنووسم، یەکەکەش لەگەڵ ئەو 6ەی دادەنێم، 1 و 6 دەکاتە 7.
ژمارەکە بووە 7517. ئێستا بچمە لای پرسیاری 18. ئەو ژمارە خۆبەشە بڵێ کە دەکەوێتە نێوان 25 و 30. چ هەیە لە مابینی 25 و 30؟ 25 26 هەیە، 26 خۆبەش نییە، 27 خۆبەش نییە، 28 خۆبەش نییە، 29 خۆبەشە. 29 کەواتە وەڵامەکە ژمارە 29. 29. پرسیاری 19 بەهای ڕەنووسی 8 لە ژمارەی کامەیە؟ با یەکەم جار بزانم ئەو ژمارەیە چەند دابڕینە. دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان. 47,678,342. ئێستا بزانم بەهای ڕەنووسی 8 چەندە. ئەوە خانەی یەکانە، 4 خانەی دەیانە، 3 خانەی سەدانە، 8 خانەی 1000 واتە بەهایەکەی چەندە؟ کە هەتا بزانم بەهای 8 چەندە ئەو ژمارانە هەمووی دەکەمە 0. واتە 8 لێرە دەنووسم 000 بەهایەکەی 8000. کامە 8000؟ بەهای ڕەنووسی 8000. بەها هەمیشە یەک ڕەنووسێ و ئەوانی دی هەموو سفرن، کەواتە بەها هیچ کات بەو جۆرەی نانووسرێ. ناتوانم دوو ڕەنووسی بنووسم، تەنیا یەک ڕەنووس، ڕەنووسەکانی هەموو دەبی 0 بن، بەها ئەوها دەنووسرێ. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕێش، لاپەڕا 140 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ هەر بژی.